بەڵگەکانی ژیانی دواڕۆژ نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. سوودەکانی باوەڕ بە دواڕۆژ. لە پاش باوەڕهێنان بەخوا ئەو شتەی ژیان ڕێک دەخات و دەیخاتە سەر ڕێڕەوی دروستی خۆی و ئاسوودەیی بۆ تەواوی مرۆڤایەتی دەستەبەر دەکات، پەیوەستە بە باوەڕهێنان بە ڕۆژی دوایی، واتە ژیانی دوای مردن. مەحاڵە بیر لەوە بکرێتەوە کەسێک بڕوای بە لێپرسینەوە نەبێت لەسەر کارەکانی و لەم دنیایەدا ژیانێکی ڕێک و ڕاستی هەبێت. بە پێچەوانەوە کەسێک کە لە هیچ هەنگا و هەڵگرتنێکدا بیری لێپرسینەوە فەرامۆژ ناکات و هەموو ڕەفتارێکی دەربڕی هەستی لێپرسینەوەیە و هەموو قسە و گوێگرتن و مەیلکردنێکی دڵی بە هەستیاری چوونە بەردەم پەروەردگارەوە لە جیهانێکی دیکەدا ئەنجام دەدات، ژیانی هەتا بڵێیت لێوان لێو دەبێت لە ڕێک و پێچی. وما تكون في شأن وما تتلو منه من قرآن ولا تعملون من عمل إلا كنا عليكم شهودا إذ تفيضون فيه وما يعزب عن ربك من مثقال ذرة في الأرض ولا في السماء ولا أصغر من ذلك ولا أكبر إلا في كتاب مبين. أي پیغمبر، دو به هیچ کارێک هەڵناسیت، هیچ بەشێک لە قورئان ناخوێنیتەوە کە ئێمە ئاگادار نەبین. ئێوەش ئەی خەڵچینە بە هیچ هەڵس و کەوتێک هەڵناسن کە ئێمە شاید نەبین بەسەریەوە. لە کاتێکدا ئەنجامی دەدەن و تیایدا ڕۆدەچن، هیچ شتێکیش لە پەروەردگاری تۆون نابێت لە پارچە ئەتۆمێکەوە بگرە لە زەوی یان لە ئاسماندا، بچووکتر بێت یان گەورەتر، کە لە دۆسیەیەکی تایبەتی ئاشکرادا لای ئێمە تۆمار نەکرابێت. واتە هەموو ڕەفتار و جوڵەکان لەلایەن فریشتە بەڕێزەکانەوە تۆمار دەکرێن. هەر کارێک کە ئەنجامی دەدەین لە گەورە، بچووک، ئاشکرا و پەنهان، شتێک کە ئێمە بە بچوشی دەزانین و لای پەروەردگار گەورەیە، یاخود ئێمە بە گەورەی دەزانین و لای پەروەردگار بچووکە، ئیدی بە هەر پێوەرێک هەڵی بسەنجێنین، هەموو تۆمار دەکرێن و ئەو چاودێرانەی ئاگیان لە هەموو کارێکمانە و کارەکانمان تۆمار دەکەن و ئەو پەروەردگارە دەیانەش کە لێپرسینەوەی هەموو شتێکمان لەگەڵدا دەکات، حازر و نازرە بەسەر کارەکانمانەوە. ئەو ژیانەی بەم ڕۆح و هەستەوە دەبرێتە سەر ژیانێکی ڕێک و پێکە و ئەو کۆمەڵگەیەش کە تاکەکانی بەم هەست و ڕۆحەوە دەژین لە نێو ئاسوودەییدایە و ئەو خانە و خێزانەش کە لە ژێر چەتری ئەم ڕۆح و هەستن ماڵەکەیان کردووەتە باخچەیەک لە باخچەکانی بەهەشت. بەڵێ، تەنها یەک ڕێگە هەیە بۆ ئەوەی مرۆڤ بتوانێ واز لە سەرە ڕۆیەکانی بهێنێت، ئەویش باوەڕهێنانە بە ژیانەوەی دوای مردن. ئەو شتەی دەتوانێت بەر بە هەڵپە و سەرکێشی گەنجام بگرێت و لە پێخزان بیانگرێتەوە، ئەو شتەی دەتوانێت ببێت بە سەرچاوەی ئومێد بۆ ئەو پیرانەی هێواش بەرەو ڕووی مەرگ دەڕۆن و لەگەڵ هەر هەنگاوێکدا تووشی نائومێدی و دڵشکانێکی جیاواز دەبن. ئەو شتەی دەتوانێت هەموو ساتێک لە دڵی لاواز و ناسچی منداڵاندا مۆم و مەشغەڵی بەختەوەری هەڵبکات و دڵیان ڕووناک بکاتەوە، تەنها و تەنها باوەڕ و ئیمانە بەبوونی حەشر. هەم گەنج و هەم پیر، هەم ژن و هەم پیا و هەم ستەمکار و هەم ستەم لێکرا و هەمووان هێندەی ئەو ئاوەی دەیخۆنەوە و ئەو هەوایەی هەڵی دەمژن، پێویستیان بە ڕۆژی دواییە. خواردنەوەی ئەم شەربەتە کە پێی دەگوترێت باوەڕ بە حەشر، لە هەمان کات داواتای نوۆشینی ئاسوودەیی دەبەخشێت. هەر لەبەر ئەم هۆیەشە کە پێویستە تەواوی ئەو بیرمەندانەی بۆ خۆشی و ئاشتەوایی مرۆڤ کار دەکەن و بەخشینی ئاسوودەییان بە مرۆڤایەتی کردووەتە ئامانج بۆ خۆیان، لەم گۆشە نیگایەوە لە بابەتی باوەڕ بە ڕۆژی دوایی بکۆڵنەوە. گەیشتنی تاک، خێزان، کۆمەڵگە و تەواوی مرۆڤایەتی بە خۆشگوزەرانی و بەختەوەری و ئاسوودەیی ڕاستەقینە تەنها و تەنها وابەستەیە بە باوەڕبوون بە جیهانێکی دی کە تێیدا لێپرسینەوە لەسەر تەواوی کارەکان لە بچووکەوە بۆ گەورە دەکرێت. قورئانی پیرۆز دەفەرموێت: فمن يعمل مثقال ذرة خيرا يره ومن يعمل مثقال ذرة شرا يره.
ئەوەی بەقەدەر سەنجی گەردیلەیەک خێر و چاکەی ئەنجامدا بێت دەیبینێتەوە، ئەوەش کە بەقەدەر سەنجی گەردیلەیەک شەڕ و خراپەی هەبێت دەیبینێتەوە. ئەوە تا پێمان ڕادەگەیەنێت کە ئەو کەسەی هێندەی گەردیلەیەک کاری چاکە بکات پاداشتەکەی وەردەگرێت، ئەو کەسەیش کە هێندەی گەردیلەیەک خراپە بکات بە سزای خۆی دەگات و بەم شێوەیەش هەستی بەرپرسیارەتیمان تێدا دەچێنێت. پاش ئەوەی مرۆڤەکان بوونە خاوەنی ئەم ئیمان و باوەڕە، ئیدی دەتوانرێت پێیان بوترێت ئەوەی دەتەوێت ئەنجامی بدە، چونکە واقع ئەو زەمینەکە نیشاندەری ئەوەیە هەر کارێکی ئەنجام درا و بە دڵنیایی و بێ هیچ گومانێک هەر وەک خۆی پاداش دەدرێتەوە. کەسێک کە خاوەنی ئەم تێڕوانی نەبێت ئەنجامدانی کارێک بە پێویست دەبینێت کە لەو دنیا ڕووسپی و ڕوخسار درەخشانی بکات و وای لێ نەکات سەرشۆڕ و چاو لە زەوی بێت. منداڵ بەو ڕۆحە ناسک و لاوازەوە کە هەیەی تەنها لە ڕێگەی باوەڕهێنان بە ڕۆژی دواییەوەیە کە دەتوانێت ژیانێکی ئاسوودەی هەبێت. هەر کەس لەم گۆشەنیگایەوە لە منداڵی خۆی ورد ببێتەوە و بە خەیاڵ بگەڕێتەوە بۆ ساتەکانی منداڵی، ئەوە ئەم قسەیە پشتڕاست دەکاتەوە. بەڵێ، منداڵ خاوەنی دڵێکی زۆر ناسکە، لە هەمان کاتدا خاوەنی زیرەکێکی وەهاش نییە شیکاری ڕووداوەکان بکات و بگاتە دەرەنجامەکەیان. هەم ئەو وەک لە خۆ گەورەترەکانی ناتوانێت خۆی بداتە دەست ڕابواردن و خۆشگوزەرانی و خۆی غافڵ بکات، هەر لەبەر ئەمەشە کە زۆر قوڵتر لە گەورەکان هەست بە خەم و ترسی مردن دەکات. دابەڕان و ڕۆیشتنی هەر ساتێکی ئەوانەی چواردەوری پارچەیەک لە ناخی ئەویش لێ دەکاتەوە و دەیبات. هەرچی دنیای ئەو منداڵەشە کە دایک و باوکی کۆچی دوایی دەکەن، ئەوە بە یەکجاری دەڕوخێت. تەواوی ئەو ئەستێرانەی جیهانی ڕۆحی ڕۆشن دەکەنەوە، دەکوژێنەوە و ئاسمانی ویژدانی لە نێو تاریکیدا نقم دەبێت. هەر مرۆڤێکیش ویژدانی لە سینەدا هەڵگرت بێت دەتوانێت هەست بەمە بکات. کاتێک منداڵ بووم برایەکم کۆچی دوایی کرد. منیش هەر کاتێک بەلای گۆڕەکەیدا تێدەپەڕیم دەستەکانم دەکردەوە و بەم شێوەیە دەپاڕامەوە. خوایە، چی دەبێت جارێک ئەو زیندوو بکەرەوە، با ڕوخسارە جوانەکەی بۆ جارێکی دی ببینم. ئێستا وەرن و باوەڕبوون بە زیندووبوونەوەی پاش مردن لە دڵی من و هەزارانی دیکەی وەک مندا کە بە هەمان حاڵەتدا تێپەڕیون بسڕنەوە. ئەم ئیمانە لە دەرونیان دەربکەن و فڕێ بدەن. ئایا بە چ شتێک دەرمانی ئەم دڵە گڕگرت و پڕ لە زاریە دەکەن؟ بە چ شێوازێک ئەم ئاگرە دەکوژێننەوە؟ نەخێر، نەخێر، هیچ دەرمانێکتان بۆ نادۆزرێتەوە و ناتوانن ئاگری سینەی ئەو منداڵە بە هیچ شێوازێک بکوژێننەوە. ئەوە تەنها باوەڕهێنانە بە حەشر کە لە نێو ئەم ناڕەحەتی و مەینەتیانەدا هەناسە دەبەخشێتەوە بە منداڵە لێو ببارەکان و سەبوریان دەداتەوە. بەڵێ، لە بەرامبەر یەک لە دوای یەک جیابوونەوە و جێهێشتنی کەسە نزیکەکانیەوە، ئەوە تەنها باوەڕ بەچوونە بەهەشتی ئەوانە کە دەتوانێت ببێتە سەبوری بۆ منداڵێکی بچووک و لەم ئازارە ئەستۆپسێنە ڕزگاری بکات. منداڵ هەرچەندە تەمەنیشی کەم بێت، بەڵام بەهۆی کۆچی دوایی کەسێکی نزیک، کەسێکی لە خۆی گەورەتر کە خۆی پێوە گرتووە و بووەتە هاودەمی یاخود کەسێکی خۆشەویستی کە بێ ئەو نایکرێت، لە دڵی نازەنینیدا برینێکی ساڕێژ نەبوو دروست دەبێت. ئەمە برینێکی بێتیماری وەهایە کە تەنها ئەم بیرکردنەوەیە دەتوانێت بۆی ببێتە هەتوان. ئەو لێرە ڕۆیشت یاخود لێرە برا، بەڵام لەوێ خوا دەرگاکانی بەهەشتی بەڕوودا کردەوە. ئێستا ئەو لە باخچەکانی بەهەشدا هەروەک باڵندە لە شەقەی باڵ دەدات و ئەگەر منیش بمرم هەروەک ئەو دەفڕم. گەر ئەو کەسەی مردووە کەسێکی گەورە بێت، ئەوە منداڵەکە بەم شێوەیە بیر دەکاتەوە. ئەو مردووە، بەڵام لەوێژ من دەخاتە کۆشی خۆیەوە، دەست بەسەرمدا دەهێنێت و بە سینەی خۆیمەوە دەنێت. بەڵێ، ئەوە ئەم بیرکردنەوانن کە لێنی جودایی و دابڕانی بەدەستی مەرگ دروست بوو پڕ دەکەنەوە و دەبنە مەڵهەم بۆ برینی خوێن لێ ڕۆیشتووی ئەو منداڵە. ئایا بە شوێن ئاسوودەییدا دەگەڕێن؟ ئاسوودەییتان نە لە دوو کەڵکێشی ئەو کارگانەدا دەست دەکەوێت کە لە هەر چوارراوە دووکەڵ بە ئاسماندا پەخش دەکەن، نە لەو کەشتیە ئاسمانیانەدا کە بۆ گەشتی نێو ئەستێرەکان بەڕێیان دەخەن. ئاسوودەیی ڕاستەقینە ئەو ئاسوودەییەیە کە پاڵی داوەتەوە بەم ئیمان و باوەڕەوە. بەڵێ،
ئەو ئاسوودەیەی لەسەر بناغەی زیندووبوونەوەی پاش مردن بنیادنراوە، ئەوە ئاسوودەی ڕاستەقینەیە. پیرەکان، ئەو پیرانەی هەنگاو لە مردن نزیک دەبنەوە، ئەوە تا گۆڕدەمی کردوێتەوە و چاوەڕێی ئەوانە، ئەوانیش بە خێرایی بەرەو ڕووی ئەو دەدرێنە بەر. داخۆ دەبێت ئەم پیرانە بەچی ئارام ببنەوە و بە چ شتێک دڵی خۆیان بدەنەوە. ئەو پەژارەیەی هەموو ڕۆژێک بەبینینی تاڵەسپیەکانی قژیان لە ناخیاندا دروست دەبێت بەچی بیڕەوێنێتەوە، دەبێت بەچی ئەو کەلێنە ڕۆحیە پڕ بکەنەوە کە ئەم حاڵە دەیهێنێتە مەیدان. داخۆ نیشانەی ئەو برینەی تا ئەم ساتەی تەمەنیان لە بەڕێکردنی ڕۆڵەونەوە و هاوڕێ و کەسە نزیکەکانیانەوە بۆ ئەو دنیا لە دڵیاندا دروست بووە بە چ شتێک بسڕنەوە. کەسێکی پیر لاویەتی، تەندروستی و پلەپایی لە دەستچووە و ناخی پڕ بووە لە جێچەپۆکی ترسناکی ئەم لە دەستچوونانە. ئیدی ئێوە چۆن دەتوانن دڵی بدەنەوە؟ هەر دڵدانەوەیەکی مادی کە پێی دەبەخشن، دوجار بە لە دەستچوون و نەمانیان دووبارە نیشانە و جێکەوتەی زۆر ترسناک بەجێ دەهێڵنەوە و ئەم حاڵەتەش هەمیشە بەم شێوەیە بەردەوام دەبێت و دەڕوات. هەر بۆیە وەکەموو مرۆڤەکانی دی، پیرەکانیش تەنها یەک چارەیان هەیە بۆ دەستکەوتنی ئاسوودەیی: باوەڕهێنان بە ژیانەوەی دوای مردن. باوەڕپێهێنانیەتی بەوەی ئەو گۆڕەی وەکدەمی ئەژدیهایەکی ترسناک دێتە پێشچاو و چاوەڕێیە پاش چەند ڕۆژێکی دی ئەم قوت بدات، لە ڕاستیدا دەرگایەکی سادە و خاچی ئەو دڵانەیە کە بەرەو جیهانی دواڕۆژ دەڕوات. نیشاندانیەتی وەک هۆڵی چاوەڕوانی بۆ ڕۆیشتنە نێو باخچەکانی بەهەشت. پێناسەکردنیەتی وەک جەیەک کە میهرەبانی و لێبوردەیی تێدا شەپۆڵ دەدات. بەڵێ، ئەمانەن ئەو شتانەی دەبنە سەرچاوەی دڵدانەوە بۆ ئەو. قورئانی پیرۆز کاتێک لە سەرزاری حەزرەتی زەکەریاوە دەفەرموێت: قال رب إني وهن العظم مني واشتعل الرأس شيبا ولم أكن بدعائك رب شقيا. وتی: پەروەردگارە، بەڕاستی من ئێسکەکانم لاواز بوون و قژی سرم بە ئاگری پیری سوتاوە، بەڵام من هەرگیز لە دوعا و پارانەوەم لە ذاتی تۆ ناومێد نەبووم و دەستت نەناوە بەڕوومەوە. پاشانیش چیرۆکی داواکردنی ڕۆڵەیەکی باشمان لەلایەن ئەوەوە بۆ دەجێڕێتەوە. فەریادی ئەو مرۆڤانە لە نێو جوانترین ئاوازی شێعریدا بۆ وێنا دەکات کە بۆ کۆچ و جودایی لەم دنیاە خۆی ئامادە کردووە. جێرانەوە و هێنانە سەرزاری بێوێنەی ئەم فەریادە کە لە ڕۆحدا دروست دەبێت دووبارە یەکێکە لە دیوە موعجیزەیەکانی قورئان. هەر مرۆڤێکی خاوەن هەست کاتێک گوێ لە ویژدانی دەگرێت، لەگەڵ ئەوەی دەبێتە بینەری زەردەخەنەیەکی تاڵ لەسەر لێوی دڵی، لە ڕۆحیشیدا هەست بە هاوار و فەریادێکی تەواو سامناکی لەم شێوەیە دەکات. جا تەنها چارەیەک کە بتوانێت لەم حاڵەدا دڵی ئەو پیرە بداتەوە و ئەم زریانەی نێوڕۆحی هێور بکاتەوە، بریتیە لە باوەڕهێنان بە دواڕۆژ. ئەم باوەڕ و ئیمانە بە هەناسە ژیان بەخشەکەیەوە هەروەک بڵێیت ئەم وتانە بە گوێی کەسانی بە ساڵاچوودا دەچرپێنێت: تۆ ژیانی خۆتت تەواو کردووە، ئەو ئەرکەی لەسرت بوو ئەنجامت داوە. ئەو پەروەردگارە خاوەن میهرەبانیە بێپایانەش کە تۆی ناردووەتە ئەم دنیایەوە، لەمە زیاتر لەم بیابانەدا تۆ ناداتە دەست نەبوون و دەتباتەوە بۆ خزمەتی خۆی، تا لەوێ ئەو نیعمەتانت پێ ببەخشێت کە بۆی ئامادە کردویت. بەڵێ، ئەمە و ئەو مژدانەی دی کە بەم واتایە دێن، ئاسوودەیی و بەختەوەری ڕاستەقینە بەو پیرە دەبەخشن، چونکە ئەو لە خۆ ئامادەکردندایە بۆ ڕۆیشتن بۆ نیشتیمانی ڕاستەقینەی خۆی کە جیهانی دواڕۆژە.